سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن. بۆ بەرنامەی ئەمڕۆ باس لە ئاست و توانای تایکواندۆکارانی کوردستان دەکەم لە ڕکابەریەکانی ناوخۆ و هەروەها عێراق و هەروەها دەرەوە. بۆ ئەم بەرنامەیە لە خزمەت دوو ڕاهێنەری خۆشەویستام، مامەستا هەڤاڵ ئەحمەد ڕاهێنەر و بەڕێوەبەری کارگێری یەکێتی تایکواندۆی لقی هەولێر لە هەولێرەوە لە هەولێرە، هەروەها خات و شەهلا ئەسکەندەر ڕاهێنەری تایکواندۆ لە سلەیمانیەوە هاتۆتە هەولێر. بەخێر بێن سەرچاو. بەخێر بێ خات و شەهلا. بە مافی میوان بدەین لە تۆ دەست پێ دەکەین بە کورتی خۆت. هەر ئەوە بە شێواشی قسەمەکەت دەنگت بەرزکە خۆت بناسێنە چۆن بڕوت کردە وەرزش، ئەویش هاتیە ناو جیهانی تایکواندۆ. من خۆم لە مناڵیەوە زۆر حەزم لە وەرزش بوو، براکەشم زۆر هانیایان بۆ وەرزش. خۆی بالەیە کرد، خۆی یاری بالەیە کرد پێشتر، باسکە و بالە و ئەوانە من زۆر حەزم لە وەرزش بوو بەجددی، لە مەکتەبیش زۆر وەرزشمە کرد. دوای لای ماڵی خۆمان لەبیر مەقاعەیەکی وەرزشی و ئاسن هەبوو کە ئەڕۆشتم و ئەهاتم زۆر یعنی بەجددی زۆر فەرقمە کرد، ئسترێسم نەبوو، قەلەق نەبووم کە داخرا قاعەکە لە خۆی و هەستمە کرد کەم گۆشەگیرە بم. خۆشکەکەم منی برد بۆ ئەو قاعەی تایکواندۆ، ڕەفیقی خۆی بوو، ئیتر لەوێ و دەستم پێ کرد و بەجددیش یعنی یەکەم جار کە ڕۆشتم زۆر خۆش بوو. کچی تەمەنی خۆمە بینی ئەو یاریە کە ئاستی بارزە ئەچێ بۆ بوتوڵە ئەمسار و ئەوسەر زیاتر حەزم لەو یاریە کرد بێ ئەوەی کە بترسی. دەزانی بۆ باز لە ترس دەکەم هەندێک کە زوابیر دەکاتەوە ئەم وەرزشانە وەرزشی جەنگین، ینی وەرزشێکە لێدانی تێدایە، وەرزشەکە تۆ حتمەن دەبی لوتت بشکێ، حتمەن دەبێت تووشی پێکانبی. لە کاتێکدا جاری وایە دەبینی پیا و بەڕێگادا دەڕوا هەڵدەنگوێ وایە دەمێت لە وشەی تاو کوردی کەڵوەم دەکەوێت و تووشی پێکان دەبێت دەست خۆش بێ. مامەستا هەڤاڵ جەنابەت خاوەنی یەک دوو هۆڵی وەرزشی تایکواندۆی، ینی هەر تایکواندۆت لێ دەبارێت کە سەیرت دەکەم تۆ تایکواندۆی هەموو ژیانت بووە بە تێکەڵ بۆ بە تایکواندۆ. پێشتر باسمان دەکرد هەربی نەدایکی منداڵان لێ مۆشەڕکەوت جاریەوە ئەویش نبینی درنگ دێەوە. ئاسوودەی لەگەڵ ڕاهێنانی ئەم مناڵانەکە تۆ فێری وەرزشی تایکواندۆیان دەکەی وەکو ڕاهێنەرێک بەڕاستی یعنی هەموو کاتە ناخۆشەکانم لە ناو تایکواندۆ دەبینمەوە. هەر کاتەی ناخۆشم هەبی کە دێم تەمرین بە منداڵێک دەدەم، مەشقی بە یاریزانێکی بچووک دەدەم حتا بگرێت تەمەنی 35 ساڵیش، ینی زۆر ئاسوودەم دەکاتن. ینی بۆم لێ دەکاتن کە متمانەکی تاو زیاتر بە خۆم بکەم کە بەرەو پێش بڕم لە ناو تایکواندۆی. لەبەرەوەی ئەو یاریزانە دەکات دێ سەرەتا دێتن لە یەکەمی چش لە کۆڵان دوورەکەوێتەوە، لە خراپە دوورەکەوێتەوە، ینی زۆر یاریزانم هەبوو. بە کورتی و پوختی پرسیارەکان دەمهەیە ئێستا باس لەوە بکەیت بە کورتی پوختیم جواب بدەیەوە. وەرزشی تایکواندۆ چی فێری مناڵ دەکات؟ ئەوە دایک و باوکان جویان لێە، بەڵکو بە دەربڕینی جوانی تایکواندۆ هەان بدرێن مناڵەکانیان بێنن بۆ تایکواندۆ. سەرەتا متمانەیەکی تەواو بەخۆی دەکاتن. ئەو منداڵێک دێتە لای ئێمە تەمری دەکاتن، مەشق دەکاتن، سەرەتا دێتن ئەوە متمانەیە بەخۆی دروست دەکاتن کە شەویش بتوانی بە تەنیا بڕواتن. یعنی دووەمین چشیش ئەو یاریزانەکە ئەو مناڵەکە دێتە لایمە لەلایەنی دەرونیەوە ئارامتر دەبێتن. ئەگەر منداڵێک بی لە دەرەوە شەڕانی بێتن، شەرکەر بێتن، ئەو مەرامەی کە لە دریدایە یانە و تاقەی لە دریدایە دێ لە قاعەکەی دێ ڕێژیتن. ئێستا زۆر کە زوابی دەکاتەوە مامەستا هەڤاڵ و خات و شەهلا ڕۆژانە بە دوای کەسێکدا دەگەڕێن شەڕی لەگەڵ بکەن. هەر بەڕاستیەوە شەڕانین بەڕاستی کە دێ ناو یاری تایکواندۆی ئەو تاقە و قوتت هەیە لە ناوی یاریەکە سەرفی دەکەی بگرە لە دەرەوە نایکەیت شەڕانینی دەست خۆش. تۆ لە وڵاتی ئێران ژیاوی ساڵانی 1970 و ئەوانە ئیتر ئەو شۆڕژ وای کرد بچنەوێ لەوێ لە دایک یان ێگە شۆڕشەکەنەوەی لە دایک نەدە
کچێکی باشووری کوردستانی بەڵام لە وڵاتی ئێران پەروەردەکراوی جیاوازی ئەو وەرزشی تایکواندۆی ئێرە لەگەڵ ئەوێ لە چیدا جیاوازەکەی چییە لە ئێران هانداری زۆر هەیە ها سەیریکە باوکو دایک مناڵە با بۆوێ یعنی دایکی دانیشە بە دیاری سەیریەکە ئەینێرە بۆ بوتوڵە ئەینێرە بۆ یاری ناترسە لە مناڵی خۆی لێرە کە دایکەکە مناڵەکە ئێنە یەکەم جار ئەڵێ چی مناڵەکەم لێرە تووشی مسابە بێت ئەزیەتیا بێت ئایا کشەکەم بەمەدەست هەموو ڕاهێنەرێ کوڕەکەم بەمەدەست هەموو ڕاهێنەرێ لەوە ئەترسێ لە ئێران ناترسن لەو شانە اینجا لەوێش چۆنە قاعەکان جیایە وەکو ئێرە نییە قاعی کچان جیایە قاعی کوڕان جیایە لێرە ئێمە ناتوانین جیایکەینەوە بەڵام خات شەهلە ئەو تێکەڵاویە متمانەی زیاتر نادا بە کچ ینی تۆ بۆ نمونە کچێک هەیە لەگەڵ کوڕەکان لە مەکتەب بەیەکەوە دەخوێنن دواتر وەرزشیان بەیەکەوەیە ترسێک دروست نابێت لە نێوان کچ و کچ بۆ کوڕمە بۆ نمونە بڵێ سبەی ینی وەکو ڕەگەزێکی زۆر جیاواز وەکو ڕەگەزێک کە تونند و تیژی لە دەبارەی ئەوە سەیری کوڕ ناکات بەڕای تۆ جوانیە وایە من ئەڵێم وایە تۆ ئەڵێ وایە دایک و باوک ناڵێ وایە دایک و باوک ئەڵێ چۆن ئەبێت تێکەڵ بێ مناڵی من دایکان و باوکان ئەوەی کە هەستیارن لەسەر مناڵەکانیان حەقی خۆیانە بەڵام هەستیاری وان زیاتر لەسەر چییە ئایا پاک و خاوێنی هۆڵەکەیە ستانداردبوونی بەساتەکەیە یا ئەوەی کە ئاست و توانای ڕاهێنەرەکەیە یا ئەو ئەخلاق و ڕەوشکە زۆر دەور دەبینێ ئەوەی ڕاهێنەرە چییە یانی وڵات ترسەکە چییە ئەخلاقەکەیە زیاتر ئەڵێ با کچی من لەگەڵ کورتێکان نەبێت ئێکە تۆ ڕاهێنەرە لەوێ ڕاوەستاوە وانە ئەگەی لە هەموو شتێکە ناهێڵە ئەو تێکاڵبوونە زیاد لە حد دروست بێت اینجا بۆ ئێرانیش ئێران یعنی ناڵم هەموو شوێنەکانی جیایە بۆیە پێشکەوتووە هانداری زۆریان هەیە ئەیان نێرن بۆ وڵاتان بتوڵی زۆرەکەن من خۆم لە ئێران هەردوو مانگجارێ بتوڵەمان هەبوو یاریمان هەبوو وانە لێرە وان نییە خاتوشە لە هەمیشە لە بەرنمەکانمدا دەڵێم ئەوەی کە یاریزان پێدەگەیەنێت بڕواتان هەبێ تەمرینی زۆر نییە بەڵکو ڕکابەری زۆرە تۆ پاڵەوانێک ئەگەر بێت و ڕکابەری نەکات و چەند جارێک شکست نەهێن و چەند جارێک نەدۆڕێ هەرچێش لە برنەوەکەی نابینێت کە باسی برنەوە شتەکانمان کرد بەدڵخۆشیەوە تایکواندۆ لە تایکواندۆی کوردستان کە دەڵم کوردستان باشووری کوردستانە هیچ کاتێک من کوردستان لیگ جیا ناکڕم بەڵام ئەم جارە باشوور دەڵێم دەمێ بە بەژن و باڵاتان هەڵا بڵێم ئەوەی کە یاریزانێکی تایکواندۆ لە پاراولەمپیکی پاریس بەشداری دەکات کاک ئەحمەدی ئەحمەد جەبار من هێشتا قسەم لەگەڵی نەکردو ژمارە تەلەفۆنەکەی مەرگرتووە دەمهەیە بۆ بەرنامەی داهاتوو بانگ هێشتی بکەم هەر بەڕاستی ئاستی تایکواندۆکارانی کوردستان چۆنە تواناکانیان چۆنە بەڕاستی زۆر بەرزە لەبەر ئەوەش بە بەڵگە لە لامە سەری یەکێتی تایکواندۆی عێراق بکە پەیژەکەیان یعنی لە کولی پاڵەوانێتێک لە هەر کێشێک یاریزانێکی کوردیان یەکەمەیان دووەمە یعنی هەموو کێشەکان هەیتمان چ لە بەسکە شێرابی چ لە لاوانبی چ لە پێگەیشتوابێ یعنی لە هەموو ئەوەش دەگەڕێتەوە بەڕاستی غیرەتی گەنجی کورد بەخۆی گەنجەکانیان بە غیرەتە ناو ساحەی و بەهرەی ڕاهێنەرەکان بەڕاستی پاڵپشتیان نییە یعنی و دەوراتی دەرەوەیان بۆ ئەمڕۆ هەرچی گلەی و گازندەیە تۆ بیکە باش جوانەکانی تایکواندۆش ئەو باسی بکە خزمەتدامە وەڵا حەزم لێ کە لەسەر شاشە جوانەکەی زەنابتان دەنجی خۆم بگەینم بە هەم حکوومەت هەم بەرپرسان بوونە بەرنامە بۆ ئەوەیە بەرنامەکە بەڕاستی کەم و کوڕیمان زۆرە لە ناو تایکواندۆیش کەم و کوڕێکە چییە یەکەمی چش پێویستمان بە حکوومەتە پاڵپشتی وەرزش بکە یعنی پێویست ناکە بەس تۆپی پێ بگرێ یان لایەنێکی تێ بگرێ یان نادیەکانمان یانەکانمان هەریانەک و بە یاریەکی کرد وە دەگریتن مەسروفاتەکە لە یەک یاری دەکاتن ئێمە ڕاهێنەرەکانمان لە کوردستان بەڕاستی هیچ خزمەتێک ناکرێت سپاس دەکەم گەیشت ئەوەی کە حکوومەت پاڵپشتی وەرزشوانانە بەڵام پشکی شێر بەڕاستی بەر تۆپی پێکەوتووە دەبینی تۆپی پێدەدۆڕێ بەرپرسی حکومی و خەڵکیش بزنسمانیش یەکەم شت دێن دەڵێن ئەرێ ئێمە هاوکاری تۆپی پێ بکەین ئەوە دۆڕە لە کاتێکدا یاریەکانی تاک دەشیبنەوە هاوکاری ناکردێن
بە ئەمە لەسەر من ماڵ بێ هیوادارم بە بێ جیاوازی سەیری وەرزشوانان بکردێ خات و شیرین بۆکتم شیرین خات و شەهلا چێن ئەوانەی کە سەردانی ئێوە دەکەن مناڵەکان تۆ ئێستا دەورەیەکی هاوینەت کردوتەوە گرتە ویددیوەیەک بوو لە فیسبووکت بینیم ئەم مناڵە چاوگەشانە زیاتر مناڵی چێن مناڵی فەقیرن مناڵی خەڵکی مامناوەندین پارەیان زۆر لێ وەردەگرن چیان لێ دەکەن شۆن بۆ شوێن فەرقەکە وانە شۆنی فەقیر پارێکم شۆنی دۆڵەمان پارەی زۆر خۆمان پارەکەم وەرەگرین لەبەرەوەی بەڕاستی ئێستا خەڵک پارەی پێ نییە یعنی هەمووی وایە نەک دۆڵەمان و فەقیر هەمووی وایە اینجا مناڵەکەش بۆ حەزی خۆیت من ئەگەر پارەی زۆری لێ وەرگرم دایک و ناتوانێت نایەت ئەبێ مناڵەکە بباتەوە من باش شتێک پێ بڵم هەر ئەوەی کە تۆ دەورەیەک دەکەیەوە دەورەیەکی تایبەت بە هاوینە مناڵەکانی گەڕک دێن لە جیاتیەوەی وەرگەڕێنە سەر و جۆلاکی یەکتر شەڕ و کێشە بۆ خۆیان و باوکو دایکیان ساز بکەن نەخێر بوزەکە دێن لە هۆڵۆژکەی تۆدا سەرف دەکەن و فێری هونەری جەنگی دەبن و فێری ئەو متمانە بەخۆبوونە دەبن بەڕاستی لە سەتان پێدەدرێت دەست خۆش بێ هەیە لە ناویاندا بمێنێتەوە دواتر حەزی ئاوا بەم شێوەیە بچێت زۆر هەیە خۆش بێ سپاس دەکەم کاکەواڵ کێبڕکەیەکتان هەڵۆشاندەوە من لە فەیسبوک ئەم هەواڵەم بینی هەرو کات پەیوەندیم پێوە کردی دڵگرام ئەم کێبڕکێ بۆچی هەڵۆشایەوە ئەم کێبڕکەیە سەرەتا لەبەر نەبوونی قاعاچی بۆ کە ساردکەرەوەی تێدابیت و دنیا گەرمە هەر پاڵەوانی تێکیش بڕوە لە جەوەکە گەرم بێ پێکانمان زۆر دەبی ئێمە دەبێت سەلامەتی لاعیب یاریزان پێش هەموو شتەکدارنێ قانونی تایکواندۆ یاسای تایکواندۆی ئەوەیە دەلێ یاریزانەکە بپارێزە ئەو کات باسی بردنەوە بکە ینی ئەوە نەبوونی شوێنێکی گونجاو دووەمینیان ئەوە بوو کە واقعەکانمان کێشەی هەبوو وەختی خۆی مامۆستا دانا ئەو واقعیانەی لە بۆ هەولێر هێنا واقعەکان ماوەکی زۆرە تەمرینی لەسەرکراوە پاڵەوانێتی لەسەر ڕۆیشتووە کێشە لە سیستەمەکەی دروست بووە ئەمە نەمان دەتوانێت کارەبایی کە لێدانەکە وێی دەکەوێت نیشان دەدات کە ئەو حەقی یاریزانی نەدەدا ئێستا من کە پاڵەوانیەتێک بکەمەوە وەکو یەکێتی تایکواندۆی هەولێر قساکەم ئەبێ من حەقی یاریزان ینی پێش هەموو شتەکدانیم سبێنێ و یاریزانە مەشقی کردووە ڕاهێنەرەکەی پێوە ماندی بووە ناکرێت بێ لەسەر واقعێک تەمرین بکە کە نقطەی بۆ نەنووسێ ئەی پارە بۆ خۆت دەزانی ئێستا تۆ هەر لێرە بتەوێ بچێ ناوشار دەبێ پارە سەرف ژیانەکە وای لێ ڕاستە ئەو بڕەپارەی پێویست بۆ ڕکابەرێک ئایا بۆتان جێبەجێ بوو یاوەکە دەبێت لە جیرفانی خۆتاندا بە خودای لە ژنە ئۆلمپی ڕاستی لە بۆ سلەبۆی سەرفکردنی ئەو بەڕامە و پارەیە ئەو بەشی ئەو پاڵوانێتی نەدەکرد چەندیان بۆ سەرفکرد 500,000 دیناریان بۆ سەرفکردی بۆ پاڵەوانێتی لە ئاستی دەوروبەری بەڵام داوامان کرد دکتۆر زەندی داوای کرد گوتی عریزەشکە بنووسنەوە نامە پارەتان بۆ زیاتر دەکەین کە زانی تازیلمان کرد یەکێکی پارەشمانە بوو و داواشمان کردیە واقعەمان لە ئێران بۆ بێتن سەردانێکی کاک ئومێد خۆشناویش بکەن پارێزگا خۆشەویست خۆی حەزی لێ وەرزشە هەر ئەگەر نەبێت لە جیفانی خۆی بتانداتێ دەتانداتێ ئەوە بەڵێن ئەگە نەیدا من بە جۆرێک لە جۆرەکان معاشیش ئەوە وەخت سەروبەندێت وەڵای ڕاستی داواکاریەکم دا نووسیوە لەسەر داوای مامۆستا مزەفەر داوای ڕاستی داواکاریەکەم نووسیوە دەسمە لاشی شاڵە دەگەمە خزمەتی داوای 120 ساتم کردیە هەر ساحەکی تایکواندۆ 120 ساتی دەوێت ئەگەر 240 ساتمان بۆ بکڕێ ئێمە تایکواندۆ زۆر دەگەشتێنەوە ئەگەر هەر نا 120ەکەمان بۆ بکڕێ هەر بۆمە باشتر هیوادارم کەسایەتێکی دەست بە جیرفانە بۆ خزمەتکردنی شاری هەولێر لە ڕاستی تا جێگای بۆ هەموو شتێک لە پێشە وەرزش بۆ کچان دەبێ تایکواندۆ دەڵێم ها تا چەند گونجاوە بۆ کچان باسی بکە پڕ بەدڵی خۆت سیرکە بۆ هەموو ڕەگەزی هەیە بۆ کشانیش زۆر باشە کچ چۆنە لە شووناری نەرمترە یعنی مڕوونەی باشترە جسمی باشترە لە شولاری ڕێکترە هەست دەکەم بۆ کچان یعنی زۆر باشترە بۆ کوڕان اینجا کچ یعنی فێربوونی زۆر باشترە تا کوڕان زووتر شتەکان وەرەگرێت لە کاتێکدا
کچانی ئێمە بە شێوەی گشتی دەڵێم ها خەریکی جوانکارین تەجمیلی لوت و گۆنا و وایە باسی شتێکی کردی یاریزانێکم هەبوو جوانکارێکی کرد بوو هەروازی لە وەرشینا چونکە دکتۆرەکەی پێکوت بوو دەتەقێزانێکی زۆر باش بوو لە پاڵەوانێتی عێراق بەشداریم پێکرد دووەمی عێراقیشی هێنا دوای هەستا چوو بوو چەوری بۆ ژێر ڕوومەتی دانابوو هاتە لای من مامۆستاوەڵە وازەێنم بۆ کچم وازەێنی ئەو مستەوای تۆ ینی بەردەوام بە ئەمەلی ئەوەم هەبوو لە ئۆلۆمپیاد بەشداری بکاتم گوتی نامەوە دکتۆرەکەم بە منی گوتیە چەوری بن پێستە دەتوێتەوە لە کاتێکدا کچان بەڕاستی بە دوای جوانی کچ گرنگە ئایا ئەم وەرزشە نابێتە هۆی ناشرین بوون لوچکان سوزانم شێوەلاکە و یا ئەوەی کە هەموو وەرزشێ بەشی خۆی ئەوەی هەیە تۆ ئەچی دوو گۆڵیەکی مساب نابی ئەژدۆت ناشکێت تۆ بەرلوتۆ ناکەوێت هەموو وەرزشێ وایە بەڵام ئێمە سەریکە تێکواندۆکە پارێزراوترە بۆ کۆنتڕۆڵ کراوە پارێزراوە بۆ تۆ کڵاوەکەی هۆگۆەکەی بۆ مناڵان کڵاوەکە هینی لەسەرایە دەرئەوانە دەرئی لەسەر لە پێشەوە یانی هیچ پێکدانی نییە ئەو پەڕی شین بوونەوەیەکی بچووکمان کەواتە کچان لەو شین بوونەوە بچووکە مەترسێن بڕواتان هەبێ هەرەوەی کە باسییان کرد هەردوو مامەستا مرۆڤ متمانەی بەخۆ دەبێت ئەو زۆر گرنگە بەڵام نەگەوەی کە سبەی تۆ ژیانی هاوسەریت پێکهێنا لە سەروی تاقیبکە هاوسەری فەقی ڕۆژ تا ئێوارێ وانە مادوو زەحمەتی دەچێشێت لەو لای ڕابێت دوودانە بۆکسی لێدەی مامەستا من کچەکەی خۆم بەڵێ بگورە کچەکەی خۆم یاریزانی تایکواندۆیە ئەگەر بۆ کچان خەتەر باە یان کێشەی دروستکرد باە بە ئەو ساڵ ڕامگرتووە لەبەرەوەی پۆلی 12 تەنها ئەو ساڵ و ئومێد ئەوەشم هەیە بتۆ ڕاهێنەری شاڵە دەبتە یارمەتی دەریش مامەستا لە بەرنمەیەک تایبەت کچەکەشت بانگ دەکەیت تۆ بە کەسێک ناسرایی بە بێ جیاوازی ئەوە سوورە ئەوە شینە ئەوە سلێمانی ئەوە هەولێرە کار بۆ وەرزش دەکەی بۆ وا دەکەی سەرەتا دوو مامۆستای زۆر گەورەم لە پشتە مامۆستایەکانم مامۆستا ڕەهێل و مامۆستا دانا کەسێکی زۆر گەورەنە یعنی بەبێ فەرق و جوایازی فێریان کردم کە بێبێ فەرق و جوایازی ئیکار بکەم گوتی هەواڵات و کوردستانی وڵاتە گوتی بەبێ فەرق و جوایازی کار بکە یعنی ئەوە لەویەوە لە بۆ من مایتەوە و خۆشم بە کوردە زامیانی شالاخان لە سولەیمانیە کووردە لە ئێران بێ کووردە نەک بەس بۆ کوردستان بەڵکو بگرە دوێنێ لە کەرکک بۆم تەلەفۆنم بۆ کراوە و لە مووسلیش تەلەفۆنم بۆ کراوە عارە بووە مادەم من تایکواندۆ دەکەم ئەبێ خزمەتی یاریەکە بکەم نەک خزمەتی ئەو محافەزەی پلان محافەزێ ئەو فلان پارێزگای دەست خۆش بێت شالاخان تیتر ناڵم شیرین شالاخان خەونی تۆ بۆ خۆت و بۆ تایکواندۆ چییە؟ من یعنی حەزەکەم بەڕاستی کچەکانمان زۆر پێشکەون یعنی سەریکە ئێستا لە هەموو سلێمانیا بڵێم هەولێریش هەولێریش ناتوانم بێم خۆم یعنی من تاکە ڕاهێنەری ئافرەتم کە خۆم یەکلایی کردو و بووم بە ڕاهێنەر و خزمەت بکەم بە هەموو کوردستان و ئەگەر یعنی پاڵپشتم بکرێت و دژایەتیم نەکرێت یعنی هەست دەکەم تا 2 ساڵ 3 ساڵی تر یاریزانی زۆر باشمە بێت یعنی ئێستاش هەمە بەس ئەو ئاستەنین کە بتوانن بەشدار بن بەو هیوایە ئێستا لە پاراۆلەمپیک ئێمە تایکواندۆکارێکی کوردمان هەیە کاک ئەحمەد هیوادارم لە ئۆلەمپیکی داهاتوو کە 4 ساڵ یەکجارە تایکواندۆکاری باشمان هەبێت لە ئۆلەمپیک ڕکابەری بکە هەروەها لە وەرچەکانی تریش کاک هەواڵ دەست خۆش بێ هەستێکی جوانە باسی کاک ئەحمەد جەبارمان کرد ئەم کوڕە کووردە خەڵکی کوێ با خەڵکی هەولێرە چ جوورە بوێرێکە وەڵڵاهی من لە مێژای ناسم وەکو یاریزانە ناو پاڵەوانیتەکان بینیمە و لە نزیکەوەش قسەم لەگەلی کردیا و پاڵ پشتیشی بووم لەو پاڵەوانیتی بەشداری و پاڵەوانێت تێ بکە یارمەتی دەریشی بوومە وەکو گوتم هەر یاریزانێک کە بێوێ بەشداری هەر پاڵەوانیت تێک بکە
ئێمە نەک وەکو یەکەتی تایکواندۆی هەولێر مامۆستا دانا و مامۆستا ڕێهێر لە سویدا ئێمە پاڵپشتی ئەو یاریزانە دەکەین هەتا بەشداری بەتوڵاتەکان بکە بۆ هێنانەوەی فیزەی شوێنی نووسنی هەتا چوون و هاتنەوەی یاریزانەکەی وەکو ئەحمەد زەبار بەڕاستی یاریزانێکی زۆر باشە و ورەکی بە ڕاهێنەرانی کوردیش بەخشی لە چی بەشداری دەکات لە پۆمسەیە لە کیرۆگی نیزار ینی ڕکابەری دوو کەسی پارا تایکواندۆیە لە بەرەوەی دەستێکی بەڵێ قسەی هەموو کوردان کوڕان و کچانی کورد لە پشتی بێ هیوادارم بە ئاستیکی باش بگەڕێتەوە پرسیارێکم هەیە بۆ هەردوو گلاتان بە شێوەی گشتی ئاستی وەرزش لە کوردستان مەجای هەیە زیاتر پێش بکەوێت زۆر بەچی پێش دەکەوێت ئەوە قسە کەس گوێ لێمانە پاڵپشتمانە ئەگینا سەیریکە کچانێکی زۆر باشمانەیە لە سلێمانی لە هەولێر یعنی ئەگەر ڕێگر نەبووە یا پاڵپشتیان هەبووە ئێستا لەوانەیە لە ئۆلۆمپی باشتر بوونە وانە ئەستەرەکانی باشمانە بوو وازیان هێنا بۆ وازیان هێنا هیچ نبینن هەر ناو کوردستان عێراق یاری دارەوەمان نییە من پرسیارەکەم بگۆڕم بۆ مامۆستا جەنابەت وەکو ڕاهێنەرێکی پیاو تەمرین بە کچانیش دەکەی ئاستی کچانی کورد لە ڕکابەرەکاندا چۆن دەبینی ئەو دڕبوونی بە شێوازە جوانەکە تیاندا هەیە ئەوە یەک دوو کوردستان بە وەرزشی بە کۆمەڵ باشتر دەتوانێت پێش بکەوێت یا وەرزشی تاک وەکوەوەی من خۆم لە تۆپی پێ بوومە زۆر جاریاریم کردووە بەڵام دەتوانی ئەوەی لە وەرزشی تاک بەدەستی بێنی لە وەرزشی بە کۆمەڵ زەحمەترە لە بۆش خودی یاریزانەکەی لە بۆ خودی یاریزانەکەی کوردستانیش بەڕاستی ئەگە بێوێ ئاڵای کوردستان بەرزکەینەوە لە ئۆلۆمپیات دەبی بە تاک بڕۆین لەبەرەوەی ئەو تاکە دەتوانین مەسرەفی کەمترە بە ئەو یاریزانە پاڵپشتێکی تەواو دەتوانانی بکرێت ئەگەر تۆپی پێ یا فەریقێکی تۆپی پێ تیمێکی تۆپی پێ بەسرەفی بکەین هەتا بەشداری وتڵی عالەمی پێ دەکەین مەساریفەکی زۆر لەوەی سەدقاتی یاریە تاکەکانی دەوێتن ئێمە دوای یاریزانی کوردمان تێدا ئەو بەهرەیە تێدا هەیە فەرمەوە ئەحمەد زەبارە وەختی خۆی نەرمین عەبدوڕەحمانە لە ئوسترالیا بەشداری کرد ئێمە توانیتمان بە ئاڵای کوردستان خۆم لە کۆریا بە ئاڵای کوردستانم دابەزاندەوە مامۆستا هەیە من مادی مامۆستای شاری هەولێرە پلەی یەکەمی هینە ئەو لە کەواتە پلان هەبێت هیوادارم بۆ ئەو ڕۆژەی کە کوردستان سەر بەخۆ دەبێت و هەردش سەر بەخۆش دەبێت جا ئێمە بیبینین یانەی بینینەوە بەڵێ حەد بێ ینی بناغەیەکی پتەوت هەبێت ئەو کاتێک کە بەناوی کوردستان بەشداری پاڵەوانەتەکانت کرد هەر ئەوە دەست و پێ بەسراو نەبی بچی بە ئەنجامەوە بێ و بژڵێ ئەوە تا کورد هاتو شیرن خات و شەهلا بە قورئان شەرمان بۆ ساز بوو بۆ خوای ئەم شیرینە ئەو یەکەم جارە بە خزمەت جەناب گەیشتم هەر لە شێڕا دەست پێ دەکات دەنا هیچ شتێک نییە لە ناو ژیانی مندا بە ناوی شیرن تاڵ هەیە بەس شیرن نییە چیت هەیە بۆ دایک و باوکان لە یەک خولەکدا ئەوەی کە بربەست نەبن بۆ منداڵەکانی خۆیان خۆش بوێ متمانیان بە منداڵەکانی خۆیان هەبێت و بیان نێرن بۆ وەرزش بجددی ئەڵێم ئەها یعنی هین نەبن بربەست نەبن بجددی سەیری کە مناڵیت بۆ لای من یعنی کوڕ بووە بۆچی 24 ساعت خەریکی مۆبایل و ئایپادە یعنی ئەگەر تۆ بیهێنی بۆ یاریە بۆ وەرزشێ ئەو وزەیە لەوێ سەرفکات ناچێت لە ماڵ و خەریکی یاری و مۆبایل و ئایپادۆم سەر و سەر بێت اینجا بۆ لە شولاری بۆ خەوتنی بۆ خواردنی بۆ هەموو شتێ باشترە لە ڕووی دەرونیەوە چۆنە مناڵ لە ڕووی دەرونیەوە بۆ خۆ دەزانی ئایپاد
لەولایە دەبینی وەکو جارانیە مناڵ هاوڕێی هەبوو دەچۆ کۆڵان بەسەر شکاوی دەهاتەوە ئەوە نەماوە بریاکی مابە لە ڕووی دەرونیەوە چۆن وەرجی دەتوانێت هاوکار بێت بۆ ئەم مناڵە کە دەرونێکی جوان و پاک و خایانیان هەبێ عەسەبی نەبن تووڕە نەبن منداڵ ئێستا ناوێتی قسەی لەگەڵ بکەی وەختە سواری سەر هەمووشی ناڵم هەمووی لەبەر خاتری ئەو مۆبایل ئایپادێ سیرەکە چیەکە لە ماڵەوە پۆبجیەکە پۆبجی چی فێری شەڕتەکە فێری ئەوەتەکە بڕۆیت کۆڵان و شەڕکی لەگەڵ ئەموو ئەوە دەرونی تێکەیە دەرون چارەسەر دەبێت بە وەرزش لە وڵاتی ئەمریکا لە کۆی چلویەک قوتابی لە قوتابخانەکان بڕیاریاندا چلویە قوتابیان لە ناو قوتابخانەکان دەرینە بۆ ئەوەی بزانن دەرونی ئەو قوتابیە چەند ئارام دەوێتەوە ئەوە بە وەرزشی بەتایبەت تایکواندۆ بە بەڵگەوە لە لامە دەرچوو لە بۆ سەری ساڵ داتایەکان زۆر فەرقی کرد هەم لە نمرەکانیان هەم لە ئوسلوبی لەگەڵ مامۆستایەکەی هەم متمانەبوونی بەخۆی کە داخلی تاقیکردنەوەکان دەبی زۆربەی قوتابیەکانمانە دەترسێن ئێمە ترس لە بەشەر خوا وای دروست کردووە کە ترسێک هەبێ بۆ ئەوەی هەموو کارێک نەکاتن بەڵام ترسەکانی کە خودی مرۆڤایەتی ترسمان لە هەموو شتەکەیە ئەمە تایکواندۆوە دەکە ئەو ترسەت بزرکاتە یعنی بشارتەوە داخلی جەستت بیتەوە بتوانێت ڕکابەری لەگە هەموو شتێک بکەیت و زۆر چشیشە من خودی خۆم متمانم بە خۆم کردیە توانیتم بڕیار بدەم لەسەر زۆر شت توانیتم ئێستا ئەو تایکواندۆیە ئەمنی گەیاندی ئەوەی کە بە هەموو ڕێگایەکدا باس مامۆستا هەواڵ بە کورتی گلەیت هەبوو لە ناو بژیوانی لە ڕکابەرێکاندا بە کورتی ئەگە گلەیەک هەیە باس بکە یا جەنابەت پێت خۆشە تۆ بیکەی ناو بژیوانەکان ئەمن وەکو بەرێم گلەیم لە ناو بژیوان ئەسلی ناو بژیوان هەبیتن ئەمە وەکو یەکێتی تایکواندۆی هەولێر بەرامبەر ناو بژیوانان مقەسڕین لۆ نمەقەسڕین لەبەرەوەی ئەمە ئەو پارێمان لە دەست نییە دەوراتی لۆ بکەمەوە هەمن ئێستا وەکو ڕاهێنەرێک شەهلاخان مافی خۆیتی گلەی هەبی لە ڕاهێنە لە ناوبژیوانەکەی کێشە نابینی ئەو ناوبژیوانە چ کێشەی هەیە ناوبژیوانێک 5 ساڵ ناوبژیوان بێت دەورەتی من ناوبژیوانێکی چاچی لە دەرەوەی وڵات لۆ یاسان نوێیەکەی پێ بکەم ئێکە پاڵێ ئەوەشبی ناوبژیوانێکی تەواو وەکو ئەوەی کە لە تۆپی پێ هەیە بە سیستەمی ڤار وانە ئەوت پێش لە وڵاتی ئێرانیش لە وڵاتی ئێرانیش پاڵەوانێتی زۆرەکە ئەمە پاڵەوانێتیم کەم بوو ناوبژیوان بخۆی زایڤە بێتن بڕیار لە دەستی نامینێت زۆر جاربەیە غەڵەت دەکەن نابینێ بەڵام ئەگەم بەردەوام بووم لەسەر پاڵەوانیتەکان بە ناوبژیوانی زۆر چاکمان لۆ دروستەوی بەڵام ناوبژیوانەکانیشمان یعنی لە پێویست استەوا لە پاڵەوانیتەکانی وەدوا دەکەون وەدوای ئێستا و معرفە و بەڵێ ئێستا دکتۆر مەحموودمان هەیە ئێستا لە عێراق پاڵپشتە لە یەشێتی تایکواندۆی عێراق پشتی خۆی تەواوی عێراق بە دکتۆر مەحموودی بەستایە مامۆستا هەواڵ سپاس بۆ جەنابەت بەرنامەیەکی زۆر باش بوو بە تایبەت بۆ من سپاس بۆ جەنابیشت لە سلێمانیەوە هاتی زەحمەت کێشە بەرنامەکەت گەرم و گوڵتر کردەوەی کە لە نزیکەوە بە خزمەت گەشتی بەو هیوایەی پارەیەکی باش ئەگەر لە تۆپی پێ خەرج دەکردرێت لە وەرزشەکانی تاکیش خەرج بکردرێت بە تایبەت ئەو وەرزشە جەنگیانە زیاتر بەرگریانن کە ئێستا ئێمە نوێنەرمان هەیە کووردا دەچێت بەشداری پارا ئۆلۆمپیک دەکات کوردستان هەر ئاوەدان بێت خواتان لەگەڵ